بەهۆی سیاسەتی هەڵەی حکومەتە جیاوازەکان گەندەڵی گەورەی ئابووری قۆستنەوە و خراپ بەکارهێنانی داهاتەکان بۆ کەس و لایەنەکان لە عێراق وایان کردووە ئێستا وڵاتی نێوان دوو ڕووبار یەکێکە لە خراپترین وڵاتەکانی جیهان لە ڕووی ئابووریەوە. گۆڤاری گلۆبال فاینسی ئەمریکی بڵاوی کردوێتەوە بە پێی پێشبینیەکانی وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی هەژاری لە وڵاتەکەدا بۆ ساڵی 2022 گەیشتووەتە لە 125 لە کاتێکدا بە پێی دوایین ئامار لە ساڵی 2019دا لە 122.5 بووە. گۆڤارەکە ئاماژەی بەوەداوە وڵاتە هەژارەکانی جیهان بە دەستجەنگی نێوخۆیی و ململانەی نەتەوەیی و تایفیەوە دەیان ناڵاند. دواتر ڤایرۆسی کۆرۆنا هات و بارودۆخەکەی خراپتر کرد لە کاتێکدا جیهان بڕی پێویست داهات و سامانی هەیە کە دڵنیای بداتە تەواوی مرۆڤەکان بۆ ئەوەی ژیانێکی ئاسایی بژێ. گلۆبال فاینەنس نووسیوێتی لە کۆی 192 وڵاتی جیهان عێراق لە پلەی 8مین وڵاتی هەژاری عەرەبی و 79مین وڵاتی هەژاردایە کە لە ڕیزبەندی هەژارترین گەلەکانی جیهان پۆلێن کراون. وەزارەتی پلاندانان وێ ڕایبڵاوکردنەوەی ئامارەکانی هەژاری لە عێراق ئامادەی خۆی دەربڕیوە بۆ باشکردن و بەرەو پێشبردنی داهات و گوزەرانی خێزانە هەژارەکان، ئەویش لە ڕێگەی هەماهەنگی لەگەڵ وەزارەت و دامەزراوە تایبەتمەندەکانەوە. عەبدولزوهرە هینداوی وتەبێژی وەزارەتەکە دەڵێت پێداچوونەوە بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیدا دەکەین بۆ ئەوەی هاوکاری بە شیاوترین کەس و خێزانەکان بگەێنرێت. لەلایەکی دیکەشەوە چاکسازی لە سیستمی بایعی و بەشەخۆراکی ماگانەدا دەکەین بۆ هاوڵاتیان. با پێی ئامارەکان ڕێژەی بێکاری لە عێراق بۆ لە 16.5 بەرز بووەتەوە. لە کۆی نزیکەی 43 ملیۆن دانیشتوی وڵاتەکەش زیاتر لە 10 ملیۆنیان لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین. ئەمە لە کاتێکدا داهاتی هەناردەی نەوت تەنیا لە مانگی حوتی ئەم ساڵدا گەیشتە لووتکە و 10 ملیار و 368 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە. ڕۆژی شەممە مستەفا کازمی سەرۆگۆزیرانی عێراق لە میانی بەشداری لە کۆنفرانسێکدا ڕایگەاند قەیرانی ئابووریمان تێپەڕاند و ئێستا کاتی بوژاندنەوەی عێراقە. هاوکات بەسام ڕەعەد توێژەری ئابووری دەڵێت ئامار ئابووریەکانی دۆخی هاوڵاتیان دەری دەخەنێمە لە بارودۆخێکی زۆر سەختدای. دژایەتی و بنەبڕکردنی هەژاری لە عێراقدا ئەرکێکی قورسە، بەڵام لەو پەڕی گرنگی و پێداویستیدایە. ئەمەش چاکسازێکی ئابووری گشتگیر و دادگایکردنی گەندەڵکارانی ئیداری و دارایی پێویستە. داهاتە زۆر و زەبەندەکانی عێراق لەجێ ئەوەی بۆ عێراقیەکان ببێتە نیعمەت بووەتە نیقمەت و لە بری باشکردنی ژیانی هاوڵاتیان ژمارەیەکی زۆرتری گەندەڵکار و خراپەکارانی ناوخۆی و دەرەکی بۆ جەستەی داهاتەکانی وڵات پەلکێش کردووە.